زان و خۆشەویستان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی مامەڵەی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم دەکەین لەگەڵ منداڵاندا. دەزانین لە هەر بوارێکی ژیان و هەر لە هەر بوارێکی نێو کۆمەڵگادا دەتوانین پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم بکەینە مامۆستا و بکەینە قودوەی خۆمان. یەکێک لەو بابەتانە کە گرنگی پێداوە منداڵە. پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم بە تایبەتی مامەڵەیەکی زۆر جوانی کردو لەگەڵ منداڵاندا. چی بکەین کە ئەو مامەڵە جوانی یاخود ئەو کردارە جوانانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم لە ئێمەدا ڕنگ باتەوە سەبارەت بە منداڵان. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئەبوبەکر سیدیقی زانای ئاین. مامۆستا گیان زۆر بەخێر بێن. مامۆستا دەزانین کە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم لە کایەکانی ژیاندا لە بوارەکانی دیکەدا تایبەتمەندی خۆی هەیە دەتوانین بیکەینە قودوەی خۆمان. سەبارەت بە منداڵان چی چۆن تەعامل و ژیانی لەگەڵ منداڵاندا بەسەر بردووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وأصحابه وأمته أجمعين. دەست خۆشیتان لێ دەکەم ئەم بەڕنامانە بەڕاستی بە تایبەتی مەسەلەی منداڵ پێویستە لە سەرشانی هەموومان، دایکان و باوکان، مامۆستایان، مامۆستایانی ئاینی، مامۆستایانی بڵێ قوتابخانەکان، هەموو ئەو کەسانەی کە وەلحاصڵ بەرپرسیارەتی منداڵن هەیە بەڕاستی واجبی سەرشانی هەموومانە، واجبێکی زۆر بە تەئکید و بە قووەت و بەهێز کە ئێمە هەمیشە لەگەڵ منداڵە بین، ڕیعایەتیان کەین، خزمەتیان کەین، لەگەڵیان بین، پەروەردەیان کەین، یاریان لەگەڵ کەین. وەلحاصڵ ئەو شتانەی کە پێویستە بۆ پەروەردەی منداڵ، پێگەیاندنی، تێگەیشتنی، تێگەیاندنی. پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم وكل سورة أحزاب خوي پروردگار جل جلاله كذا فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. أم آت بروزاء براسي دري دخاك پیغمبر إسلام محمد صلى الله عليه وسلم پیشنگا پیشوايا پیشروا مامۆستایە و سەرکەوتووترین مامۆستای پەروەردەیە. بۆیە بە حەقەت پێویستە ئێمە ئەو پێغەمبەرە خۆشەویستە صلی الله علیه وسلم بە تایبەتی دایکان و باوکان ئەو پێغەمبەرە بکەین بە پێشەنگی خۆمان، پێشەوای خۆمان، پێشڕەوی خۆمان. بزانین ئەو چی کردو ئێمە ئاوا بکەین، چۆن مامەڵەی لەگەڵ منداڵە کردو ئێمەش ئاوا مامەڵەیان لەگەڵ بکەین. كتابك مامۆستا بەناوی منهج التربية النبوية للطفل ئەمە چەند دکتۆرێک هەستاون تەرتیبیان کردووە و کتێبێکی جوانە بەڕاستی منۆک خۆم ئەو کتێبم زیاتر ئیسفادەم لێ کردووە وەکو سەرچاوەیەکی سەرەکی بۆ پەروەردەکردنی منداڵ. مش کتێبێکم هەیە لەو بارەوە. جا بەڕاستی ئەم کتێبە هاتووە باسی ئەوە دەکا کە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم چۆن گرنگی بە منداڵ داوە، هەر لە سەرەتای کاتی ئەو مافانەی کە هەیەی بانگ بە جێسکەدان و گوێزەبانە و ناونان و وەلحاصڵ ئەو بابەتانە. هەتا ئەوەشی تێدا هەیە کە ئەگەر کەسێک مژدەی پێدای منداڵتان بوو مژدانەی پێ بدرێت. زۆر شتی تریش هەموو ئەو مافانەی کە بۆ منداڵێ. ئەنجا شێوازەکانی پەروەردەی منداڵ سێ شێوازی زۆر گەورە هەیە و ئەمجا پاشان دێتەوە سەر بنیادنانی منداڵ کە 9 بنیادنان هەیە، هەموویان پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم یاساکەی بۆ داڕشتووە و بناغەیەکی جوان، بناغەیەکی پتە و بەهێز بۆ خۆی یەکەم کەس بووە کە ئەنجامی داوە. بنیاتی ئەو 9 بنیاتە بۆ منداڵ ضروریە. مامۆستا چین ئەو 9 بنیاتە؟ ینی بەپێی تەمەنەکان با بڵێن وەلێنی کردوون تا چە قۆناغێکی بە مناڵ حسێب کردووە؟ بڵێن لە 5 ساڵە و 6 ساڵ و 7 ساڵەوە دەست پێ دەکات. بنیادنانی بیر و باوەڕ عەقیدە چکەوە زۆر زۆر گرینگە. و پاشان بنیادنانی ئەخلاق و ڕەوشتی ئەو منداڵە، ئەخلاق و ڕەوشتی چۆن بێ. هەموو ئەو ڕەوشتە جوانانەی کە هەیە دەبێت فێری منداڵ بکرێ. بنیادنانی عیبادەتکردنی چۆن عیبادەت بکە، بنیادنانی دەرونی، بنیادنانی وەلحاصڵ شێوازەکانی تری کۆمەڵایەتی، بنیادنانی عەقلی، بنیادنانی نەفسی،
بنیانانی تەندروستی چۆن ئەو منداڵە بتوانێت بنیانانی ڕاضەکردنی کە ئەو منداڵە چۆن ڕاضە بکات چۆن وەرزش بکات چۆن منداڵێکی بەقوت و بەهێزی لە ئەمانە هەرێکەیەکیان بنیانانی قەڵای جینسی ئەمانەوە حاصل ئەمە هەمویان پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم زۆر بە تۆڵی زۆر بە جوانی زۆر بە شێوەیەکی بە قووەت و بەهێز بۆ خۆی یەکەم کەس بووە و بناغاکەی داناوە جا بۆیە چەند یاسایە کە لەو یاسانە کە زۆر زۆر گرنگن مەڕاستی من حەزەکەم بینەران دایکان و باوکان مامۆستایانی بەڕێز زۆر تاکیدی لەسەرکەینەوە ئەم بابەتانە چونکە ئەمڕۆ بۆ خۆتان دەزانن لە زۆر لاوە هەوڵ دەدرێت کە شیرازەی خێزان تێک بچێ هیچ لەسەر منداڵ دەکرێت کە بەهۆی ئەم هەموو تۆڕە کۆمەڵایەتیانێکی ئێستا هەیە یعنی تۆ ئاگال لێ نییە تەمە دایک و باوک عەتفیان بە قووەتە وا دەکە مۆبایلێک دەکرێت بۆ منداڵەکەی ئەو ئاگای لێ نییە ئەم منداڵە چیەکە ئاگای لەوە نییە نازانێت چیەکە چ ناکە ئەم هەموو شتانی کە لە تۆڕی کۆمەڵاتیدا هەیە یعنی منداڵ ئەگەر بێت و پەروەردە نەکرێ ئەگەر بێت و حاڵی نەکرێ شتی زۆر خراپ فێرە بێ شتی خراپ وەردەگرێت جا لەبەرەوە بەڕاستی پێویستە کە دایکان و باوکان بە تایبەتی مامۆستایانی ئاینی مامۆستایانی قوتابخانەکان و هەموو ئەو کەسانی کە لە ڕێکخراوەکانە منداڵ دەچێتە بەردەستیان ئێمە زۆر تاکید لەم یاسانە بکەینەوە یەکێک لەوانە کە پێغەمبەری ئیسلام دەفەرمێت صلی الله علیه وسلم من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا فليس منا يعني دەفەرمێت ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا لە ئێمە نییە ئەو کەسێکە بەزەیی بە منداڵ دانایەتەوە دەبینی زۆر جاری وا هەیە دایک یا مەسە برایش یان کەسێکی زۆر ببێ بەزەیانە لە منداڵەدات ئەوە نابێ ئەو پرسیارە بکەم زۆر جار لە کۆمەڵگەی کوردەواریان با بڵێن تا سەردەمی جیلی ئەمەش وا بوو نازانم بۆم جیلی نوێ لێدان لە مناڵ زۆر ینی وارد بوو ڕەنگە هەڵەیەکی بچکۆلانە شانی تۆزەگا ئامۆژگاریکردن و ڕاستکردنەوە بە لێدانێکی زۆرتون تەنانە لە قوتابخانەکانیشە بوو لە مێژووی ژیانی پەیامبەری ئیسلام وەکو شەخصی خۆی یان لەو ڕێنمایانەی یاوێتی بە شوێن کەوتوانی قەت هەبووە لەسەر کۆمەڵێک لەو بابەتە سادانە بڵێ فەرمان بە لێدانی مناڵ بکە خۆی تەنیا ئەو فەرمودە هەیە کە دەفەرمێ مروا أولادكم بالصلاة لسبع سنين واضربوهم عليها ل10 سنين سيرك جاءوا أم فرموديا نابي بسادي أما معناك بكي سوال صال تو فرماني بيك سوال صال هيز لداني تدانية هيز تربوني تدانية سرزنشي تدانية بخوشيسي بعطف بحنان فرماني بيك فرشي نكم فرشي يا بني وكسون لقمان سلامي خوالي سلبي مامەڵی لەگەڵ کوڕەکەی خۆیان کرد دەبێ بۆ شێوازە بێ کوڕە شیرینەکەم کوڕە جوانەکەم کاکە کەسە گەورەکەم وەڵحاصل ئەو وشە شیرینانە جا 4 ساڵ فەرمانی پێ دەکەیت 4 ساڵ هەمە بۆ کچیش و بۆ کوڕیش بەس بەڵێ ئەولادەکەم تەمەن ئەولاد هەم کوڕ دەگرێت هەم کچ دەفەرمێت 4 ساڵ هەتا 4 ساڵ یعنی 4 ساڵ ئەولادێک بەم فەرمانە شیرین و ئەلفازی شیرین و وشە جوانانە بە مامەڵە جوانەی دایک و باوکە برا گەورەکانی کەسەکانی خوشکەکانی فەرمانی پێ دەکرێت دوایی پاشان ئەمجا لە 10 ساڵە دەفەرمێ ئەگەر هەر نەیکردیانی 4 ساڵ تۆ فەرمانی پێ بکە ئەگەر هەر نەیکرد ئەمجا ئەو کاتە دەفەرمێ دەتوان لێیان بدەن بەڵام چۆن لێدانێک ئەو ضەربە چۆن تەفسیر کراوە بڕۆن هەموو زانان کە شەرحی ئەم فەرمودەیان کردو دەفەرمێ لێدانێک غەیرە مبەرریحی نابێت بە هیچ شێوازێک ئازاری پێ بکە جا ئەوەوەها لە مەسەلەی یاسای لێدانە تەمە هەر لەو کتێبی کە عەرزم کردن کە مەنهەجی ڕێبازی پەروەردەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوێ چەند یاسایەک باسەکا بۆ لێدان یەکێک لەوان دەفەرمێ دەبێت بە مەبەستی ئەدەبدادان بێ 2 بە مەبەستی تۆڵەسەندنەوە نەبێ 3 لێدانەکە لە 3 جار نەبێ لێدانەکە نابێ ئازاری پێ بگەێنێ و بە شتێک نابێ بە شتێک بێ کە ئازاری پێ بگەێنێ سیرێکیانی ئەم یاسانە دانراوە بۆ لێدان زۆر بەداخۆ بۆیە باسی ئەوەم کرد کە ئەگەر ئینسان بەزەیی بە منداڵ دانایەتەوە من زۆر جار مەسەلا بیستومە بینیمە
ئافرەتی وایە دایکەکە دەستەکا بە لێدانی ئەو منداڵە بە لێدانێکی زۆر خراپ جا ئەو لێدانەیەکی لە یاساکە نابێت لە دەمو چاو ئەو شوێنانە بێ کە ئەزەتی پێ بگات لەم دەستە بێ لاانەخۆ لە بن قاز بێ لە شوێنێکی ئاوە ئەویش دەبێت تەرتیباتی بۆ بکە یانی وەکو دەڵێت داینی وەکو سوکە مەحکەمەیەک بەو شێوازانە ئەنجا سێ دار ئەوها بدەی بەدەستیا یانەخۆ بە بن پێە بۆی کە بزانێ ئەمە جارێکی تر بزانێ ئەگەر شتێکی وا بکە خوا نەخواستە ئەو مەحکەمە و مەسەلەی بۆ دادەنرێتەوە نەک تۆ لە خۆتۆ هەربی پیا ماڵی و بەسەر و دەموچاوی و بە جۆچکەی و بە ئەو شوێنانێکە خەتەرە ئەوە شتێکی زۆر خراپە بۆیە لێرەوە ئێمە داوا دەکەین لە دایکان و باوکان بە تایبەتی دایکان کە واز لەونەوە عەلێدانانە بهێن زۆر شتێکی خراپە ئەو پاشان یاساکی تری داناوە پێغەمبەری خواستم دەفەرمێ یعدیلوا بین ئەولادیکم دەبێ ئێوە دادپەروەر لە نێوان منداڵەکانە دادپەروەری کابرایەک پێغەمبەر خواستم کابرایەکی بینی پیاوەکە گوتی ئەی پێغەمبەری خوا من ئەم ئەولادەم هەیە شتێکم پێشکەش کردووە فەرمی ئەی کچم نییە تی بەڵێ وەڵا کچم هەیە ئەی فەرمی بۆ کچەکە نەداوە دینە هاوڵا پێویست ناکە بۆ کەس هەر ئێمە هەر مامەڵ لەگەڵ کوڕاکێ پێغەمبەری خوا فەرمووی ئیعدیلوا بین ئەولادیکم ئیعدیلوا بین ئەولادیکم سێ جار دووبارەی کردەوە فەرمی وەجارێکی تریش من مەکە بە شاهید لەسەر ئەم شتە گوناه و تاوانانە ئەمە زوڵمە من شهادەتی وا نادەم جارێکی تر جاوە ئەوەش خاڵێکی زۆر گرینگە ئێستا زۆر کێشە هەیە کە ئێمە وەکو مامۆستای ئاگادارین دەستە چی پێیا دەبێ ئەم باوکە دەچێ ئەزێکەدا بە کوڕێکی یان زەویەکی پێدا یان شتێکی پێدا یان سارێکی بۆ کردە بەڵام ئەوەکان کە بێ بەشەکە یان مەیلی لەگەڵ ئیشیشیان زیاتر هەیە لەگەڵ ئەوەکانی کە نییە ئیشیشانی زیاتر خۆش دەوێت دەریشی دەبڕێت هۆ خۆشەویستی لە دڵ هەیە خەی ناکات تۆ ینی حتمەن لەوانەیە مەسەل کابرای 5 کوڕی هەبێ ئیشیشانی زیاتر خۆش بێ بەزبارە دڵا بێ هەر ئایدی دڵە ئەو خۆشەویستیە مەیهێنە مەیدانەوە مەکە بڵێن 10,000 بدەیت بە ئەموو ئەوکانی کە ئیشی 2,000 بدەیتێ نابێشتیوە ئەوە زۆر خراپە بەڕاستی تەفرەقە و کێشە دروستەکە کۆمەڵێک یاسای تر هەیە کە یەکێکە لەوانە پێغەمبەری خوا سەڵەم دەفەرمێ هەر کەسێک دوو کچی هەبێ یانە خۆ زیاتر پەروەردەیان بکە و خزمەتیان بکە دەفەرمێ بەهۆی ئەم خزمەتی ئەو کچانەوە دەچێتە ناو بەهەشتەوە ئەمە لە کاتێکدا بووکە سیرەکەی سەردەمی جاهیلی کچان زیندە بە چاڵە کرد چیان بە کەس هەڵنەدەهات یەتەوارا من القەوم وەکو قورئانی پیرۆز دەفەرمێ بەڵام سیرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئومامە کە کچێکی بچکۆلە بۆ دایکی کە ناوی زەینەبەیە کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەفاتی کردووە هەستاوە دەڵێ ئەم کچۆڵەیە زۆر دڵی بە پێغەمبەری خوا خۆش وسلم دەهات دەفەرمێ جارێکیان هات پێغەمبەر ئیسلام نوێژی دەکرد نوێژی کرد منداڵەکە هات دەفەرمێ هاتە سەر شانی دەڵێ پێغەمبەری خوا سەڵەم تاوەکو لە عەرزەکە بوو هەر لە سەر شانی بوو کە هەڵدەسایەوە کچەکەی دادەنە دوایی کە دادەنیشتەوە کچەکە دەهاتەوە سەر شانی جا سەیرێکی ینی ئەم مامەڵەیە کە پێغەمبەری خوا سەڵەم لەگەڵ منداڵ لەگەڵ کچە بەکاری هێناوە فاتیمەی کچی دەفەرمێ و کاتە کە منداڵ بوو هەڵی دەگرت ئاوا بە هەردوو دەستی هەڵی دەگرت و دەیفەرموو ڕەیحانەتون ئەشموها وەرزقها عەلی ڕەبیها دەفەرمێ ئەم فاتیمە من ڕەیحانەمە ڕەیحانە ڕەشەکەی خۆمە بۆنی یەکەم و ڕزقیشی لەسەر خوایە ئەمە لە کاتێکدا بوو کە سەردەمی جاهیلی ینی ئەو هەموو وڵاتانێک کە ئەو کاتە هەبووە بە تایبەتی وڵاتانی عەرەبی چیان بە کەس هەڵ نەهاتووە و لە مێژووشدا باسەکە کە ئافرەت چۆن بۆ لە ناو هیندەکانە لە سینەکانە لە ئەوروپا چۆن بۆ زۆر بێڕێز و حورمەتی نەبوو بە حەقەت بەس عەرەبەکان زیاتر لە هەمیان هاتوون بۆ لیان نەگەڕاون هەر زیندە بە چاڵیان کردوون زۆر باشە مامۆستایان باس کەمێک لە مامەڵەی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم لەگەڵ منداڵاندا بۆ نمونە لە ئێستادا زۆر کەسن با بڵێن لەوانە گەشتبێتە تەمەنێکەوە بڵێ من چی کەی هەیە ئەو تەمەنم لەگەڵ ئەم منداڵێ بۆ نەیاری بکەم باوکێکە باپیرەیەکیان هەر کەسێک بێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆڵانە ئەگەر منداڵێکی بینی بێ لەگەڵ یا وەستاوە تەوقەی کردووە هیچ کبر و هیچ خۆ بە گەورەزانیەک نەبووە لەو جۆرە تەعاملێکە لەگەڵ منداڵەکەیدا هەبوو ئەمە تا چەند گرنگە ئێمەش شوێن کەوتی ئەو بینوە شوێن ئەو ڕێگای ئەو کەی لەو بارەیەوە هەر زۆر بە تەئکید بەڕاستی واجبی سەرشانی هەموو لایەکمانە دایکان و باوکان و هەموو ئەو کەسانێک کە بەرپرسیارەتیان هەیە لە هەر جێگاکەن کە مامە لەگەڵ منداڵەکەن
بە تایبەتی دایک و باوک بە تایبەتی برا گەورە خوشکی گەورە یا مەسەڵەن جاری وایە بنە ماڵی وا هەیە پورەکانیان کەسانی تر کە لەو ماڵە ماونەتەوە واجبی سەرشانێن کە بەڕاستی چۆن پێغەمبەری خوا سەڵ مامەڵەی کردووە سەیرەکە حەسەن و حوسێن ڕزای خۆیان لێبێ دەفەرمێ دەهاتن کە پێغەمبەری خوا سەڵەم ئەوە تەمان زۆر ینی زۆر مەواقفی ئاوایە یەکێ لەوانە ئەوەیە دەفەرمێ هاتن لەگەلی هاتن بۆ ناو مزگەوتێ هەڵی گرتبوون لە شانی کردبوون کە هاتە ناو مزگەوتەکەەوە دەستیان کرد بە نوێشکردن دوایی حەسەن و حوسێن ڕزای خۆیان منداڵ بوون کە پێغەمبەری خوا سەڵەم چۆوە سوزەکە درێک چوونەوە سەرشانی چوونە سەرشانی دەی دەڵێ هەر پێغەمبەری خوا سەڵەم ناچار بوو مایەوە زۆر دەفەرمی ئەسحابەکان زۆر ساڵات بوون پێیان سەیر بوو ئەم سوزێ بووە درێژ بووە دوایی دەڵێ بەهەرحاڵ منداڵەکان لاچوون پێغەمبەری خوا سەڵەم کە سەلامی دایەوە فەرمووی یا لە بەڕێزەکانم ئەوە حەسەن و حوسێن هاتبوون وەکو دەڵێ ئەسپێکی چاچیان دەست کەوت و سواری ببوون من دڵم نەهات لەسەر شانی خۆم لایەن بە سەیریکە یعنی ئەوە بەو شێوازە یان دەڵێ پێغەمبەری سەڵەم ئەنەس دەجێڕێتە دەڵێ براکەم ناوی عومەیر بوو ئەم عومەیرە دەفەرمێ چۆلەکەیەکی هێنا بووە چۆلەکەکە خزمەتی دەکرد منداڵەکە من حەزی لە چۆلەکە و لە تەیر و کۆتر و ئەو شتانەیە ئەڵە خزمەتی دەکرد ڕۆژێک ئەم چۆلەکە بە هەر حاڵێک بێت دەفەرمێ چۆلەکەکە وفاتی کرد کە وفاتی کرد دەڵێ عومەیری برام زۆر ساڵات بوو زۆر ناڕەحەت و بۆیە گریا و دەهات و دەڕۆژ ئەمانە دەڵێ خەبەرەکە هێشتا پێغەمبەری خوا سەڵەم دەڵێ پێغەمبەری خوا هات سەلامی خوا لەسەر بێ هات و بانی کرد و دڵی دایەوە دەی فەرمی یا ئەبا عومەیر ما فعل النغیر ئەوە چۆلەکەکە چی لێ هات کۆرە خەفەتی لێ مەخۆ گوێی مەدەیە جا مەبەستم ئەمانە و بەدەیان نمونەی دیکە هەیە کە هەتا یەکێک لەوانە کە دەفەرمێ ئەنەس دەجێڕێتەوە دەڵێ ئێمە هین ئەبوو موسای ئەشعەری ئەبوو موسای ئەشعەری دەفەرمێ ئەولادێکمان بوو بانی پێغەمبەری خوامان کرد صلی الله علیه و سلم دەڵێ پێغەمبەری خوا هات فەرمی شیرینی بۆ بێنە شیرینیان بۆ هێنا کردیان ناو بن مەڵاشویەوە و ناویشی لێ ناو و دەفەرمێ هەڵیشی گرتبوو ئەوە لە باوەشی ینی چۆن ئێستا مامۆسانی خۆشمان ئەو شتانە دەکەن لە کاتی عەقیقە و گوێزەبانەیە دەفەرمی ئەوە منداڵەکە هەڵگرتە بوو بە دەستی خۆی شیرینێکی خستە بن مەڵاشی و ئەجانایەکی خۆشی لێ ناو و ئەنجا دوعاشی بۆ کرد و بە بەرەکەت و لە خوای پەروەردگار پاڕایە بۆ ئەو منداڵە کاتە مامۆستا ئەمانە و بەدەیان بەڵێ عەفوەن ینی هەر ئەم وەڵامی بەڕێزت تێکەڵکەمەوە لەگەڵ کۆمەڵێک بابەت فەرموو ئەو نمونە جوانانەی بەڕێزت باسێکی پێغەمبەری ئیسلام مامەڵەی چۆن بوو لەگەڵ مناڵە بەڵام ئێستاکە ئێمە بینین لە مزگەوتەکانە با زۆر ڕاشکاو بم زۆر بەتایبەت ئەوانەی کەمێک تەمەنیان سەرترەیە بەتایبەت لە قەزا و ناحیەکان خوا نەکا مناڵێک پێ بخاتە ناو مزگەوتەکە وەگە دەنگێکی لێوە دەربێ یا شتێک بەدەنگێکی زۆر ناشرین ئەیکاتە دەرەوە لە کاتێکا پێغەمبەری ئیسلام لە سوژدەیە و لە ئیمامەتیە لەسەر شانی دڵی ناتۆ مناڵا بە بۆ نمونە ئێستا لە مانگی مەولودیان زۆر جار مەولودی ئەکرێن کە مناڵێک بچێت پێی خۆش لە مەجلیسەکە بێ ڕەنگە بە ئەسلوبێک بیکەنە دەرەوە پەیامت چییە ئەگەر پێغەمبەری ئیسلام چیمان پێڵێ بۆ نوع بابەتان ئەمە ڕووداوێک ڕووەدا یەکێک لە ئەسحاب دەگێڕێتەوە سەهلی کوری سەعدی پێدەڵێن ڕزای خوا لێ بێ دەڵێ جارێکیان پێغەمبەر خوا سەڵەم دانیشت بوو و لە لای ڕاستیەوە منداڵێکی لێ بوو هەندێک لە زانان دەفەرمن ئەو منداڵە ئیبن عەباس بوو هەندێک وا دەڵێن بەس هەندێکی تری دەڵێن کەسێکی تر بوو لە لای دەستی چەپیشەوە دەفەرمێ ئەشیاخی بەدری لێ بووە ئەبوو بەکر و ئیمامی عومەر و ئەوانەی لێ بووە ڕزای خوا لێ بێ دەڵێ ئاو هات بۆ پێغەمبەری خوا سەڵەم پێغەمبەری ئیسلام کە ئاوەکەی خواردەوە دوایی بە منداڵەکەی وتی تەمەن لە لای ڕاستەوە ئەوەنجا دەست پێ دەکا چێژ لە لای ڕاستی پێغەمبەری خوا سەڵەم ئەم منداڵە فەرمی ئەی کوڕە شیرینەکەم ڕێگەم دەدەی ئەم ئاوە بدەم بەوانێ دەستی چەپمەوە وتینە وەڵڵی پێغەمبەری خوا سەڵەم نەخێر بە هیچ شێوازێکی من ئەوە حەقی خۆمە و ئەم حەقی خۆم ئەمە نەسیب و حەقی خۆمە نایدەم بە کەسێکی تر بەڕاستی هەرچەندە پیر و بەتەمەن بێ ئەمە ئەومان پێ دەڵێت کە پێغەمبەری خوا سەڵەم بزانێنی ئەو مافە مافی منداڵ بووە کە مافی ئەوە ئەو نەیداوە بەوان پێغەمبەری خوا سەڵەم تەواو مافەکەی داوە بە خۆی کەواتە لێرە لە هەر بۆنەیەک لە هەر شوێنێک لە هەر جێگایەک کە منداڵ هات شوێنێکی گرت ئێستا بۆ نمونە هەر لە کتێبی فیقیە باسەکە من ئەوەم نووسیوە لە کتێبی فیقی
مەسەلەوە مەشهورە دەڵێن پێغەمبەری خاڵسەم لە مەدینە پیاو لە پێشەوە بووە دو ئەوان منداڵ دو ئەوان ئافرەتان وە نییە ئەوە هەیە ئەو دەفەرمێ سەفەکان ئاوا بوو بەڵام هەر فەرمودە هاتووە دەفەرمێ کە منداڵێک هات بێتە سەفی پێشەوە پێغەمبەری خاڵسەم بە هیچ شێوازێکی نییە هێشتا بچێتە دواوە کەواتە ناکرێت ئێستا زۆر جاری وا هەیە مەسە منداڵ هاتووەتە سەفی پێشەوە هاتووە سونەتەکەی کردووە حازرە بۆ نوێژکردن یەکێک مام حاجیەک یان کەسێکی تر لەو لاوا دەکە کاکە بڕۆ دواوە ئەوە سەفی نابێ ئەوە بەڕاستی ئەوە سونە نییە بە هیچ شێوازێکی من لە کتێبەکەی خۆم بەڵگەشم هێناوەتەوە لەسەر ئەمە کە هەر منداڵێک هاتە پێشەوە سەفی پێشەوە بۆ هیچ کەسێک نییە بیگاتە دەرەوە بە تایبەتی جا لە مزگەوتە من لەو ڕۆژانە ئیفتتاحی مزگەوتێک بوو لە شارێک لەوێ بوو یەکێک لەو کاک حاجیانە وتی مامەسا بڕیارم داوە ناهێلم یەک منداڵ بێتە ئەم مزگەوتە فڕەوتم کاکە فیسا بڕیارە لە جێ واتووە نابێشتی وە نابێ بڕیارە وا بدەی کاک حاجی کتی بۆ مامەسا کتم ئاخر نابێت ئیلا مەگەر منداڵێکی ئەوا بڵین شیرە خۆرە یان شتێکی ئاوا ئەگەر بێتە ناو مزگەوتەوە نابێت وتی چۆن ئیوتم کاکە دەڵێ پێغەمبەری خوا سەڵام دەفەرمێ نوێژ مەکرد بزان نوێژی پێغەمبەری خوا سەڵام چۆن بووە پێغەمبەری خوا دەفەرمێ گوێم لە گریانی منداڵ بووە کە گوێم لە گریانەکەی بووە زانیمە کە ئەم منداڵە شتێکی گەرەکە ئاوێکە شتێکی ئاوایە خێرا نوێژەکەم سوو کردووە بۆی کە من سەلام دایەوە ئەوش نە سەلام داتەوە بچێ بۆ لای منداڵەکە وتم نابێ ئەوە تۆ ئەی باشە یعنی وەڵا ناهێلم یەک ژن منداڵی پێ بێت وتم بڕا بکە یەک ژن نایبوو ئەم مزگەوتە مادام وایە ئێمانە تۆ بمانع الخەیر بۆ خۆتان وأن المساجد لله هي مزگەوتی خوایە خۆی تۆ نییە جا لە بۆیە لێرەوە من نەسەحەتی هەموو ئەو برا حاجی و برا موسڵمانانە دەکەم کە لە مزگەوتەکانە زۆر تند و تیژن لەگەڵ منداڵ بەڕاستی زۆر تند و تیژن نابێت ئەوە شەرعی نییە بە هیچ شێوازێک چونکە مامەڵەی پێغەمبەری خاصم لەگەڵ منداڵە ئەو پەری بە نەرمی بووە ئەو پەری بە جوانی ئەو پەری مامەڵەیەکی ڕێک و پێک و تەندروست و جوان بووە چکە منداڵ هەرچەندە منداڵ بێ بەس ئەم منداڵە دەبێتە گەورە مامۆستا دەبێتە کەڵە پیاو دەبێتە لەوانەیە بێتە سەرکردەیەکی گەورە دەبێتە دکتۆرێک دەبێتە حاجێک دەبێتە خێرخوازێکی گەورە دەبێتە داعیەکی گەورە دەبێتە کەسێکی زۆر گەورە دەبێتە جوتیارێک کە لایەکی شارەزورت بۆ بکە بە ئەو داوای کە لە منداڵیا ڕوویداوە لە مزگەوتا بۆ لە هەر شوێنێکا بۆ هەتا لە بیری مێنێتە زۆر ئێستا من زۆر کەس بۆی جێڕان دەڵڵی مامەسا لە منداڵی لە فەڵان شوێن حاجیەک یان کەسێک ئاوا دەری کردووم بڕا بکە هەتا ئەستا دەیگو نێسومەتە ئەو مزگەوتە حۆکارە ساتە بۆیە ئێمە نەسیحەتی هەموو ئەو برا حاجی و نوێژخۆنانە دەکەین کە بەڕاستی مامەڵان لەگەڵ منداڵە زۆر مامەڵەیەکی پێغەمبەری خوا بێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم وەکو ئەو وا بێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة ئەوە بەڕاستی پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم گەورەترین پێشەوا پێشەنگی ئێمەیە بۆیە بزانە پێغەمبەری خوا چۆن مامەڵەی کردووە زۆر باش لە کاتی هەموو بۆنەکانە لە کاتی نوێژکردندا لە کاتی مزگەوتە لە کاتی هەر شوێنێکە حەقی خۆیەتی ینی هیچ ئیشکالێکی تێدا نییە کە منداڵ بەڕاستی ئەو پەری دەوری خۆی ببینێ زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا ئەوبەکر سیدیقی مامۆستا ئەینی سپاس دەکەین کەم دەرفەتت بێ و بەخشی خۆی گەورە پەداش باتەوە دەستی ئەوەش خۆش بێ سپاس دەکەین مامۆستا سەلامت دەستکان